دوای مشتومڕێکی زۆر و دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵ و نیوێک دوجار ئەمریکا یاخود ڕەوانتر بڵین کۆشکی سپی ئامادەیە ئێستا پێشوازی لە سوودانی بکە و ناوەڕاستی مانگی داهاتوو سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دەچێتە ئەمریکا و بایدن سەرۆکی ئەمریکا دەبینێ کۆمەڵێک کێشە لە جانتاکەیە بەدەستیەوەتی و دەیبا بۆ ئەوێ بۆ تاوتوێکردن و قسەکردن لەسەری ئایا بە کێشەکانەوە دەگەڕێتەوە یاخود جۆرێک لە چارەسەر بۆ ئەو کێشانە دەدۆزرێتەوە ئەمانە کۆمەڵی بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر دەکەین میوانەکەمان بەڕێز سەرمەد ئەلبەیاتی شارەزای ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز بایاتی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 و خۆداگاداری سوودانی با کۆمەڵێک بابەتەوە جانتاکەی دەستی پڕە لە کۆمەڵێک کێشە و لەگەڵ خۆی دەیبا بۆ ئەمریکا بۆ وتووێژ لە سەریان لەوانە ئاسایش سەقامگیری داعش سەروەری عێراق پێتان وایە سوودانی بتوانێت بە جۆرێک لێک تێگەیشتن لەگەڵ ئەمریکا لەسەر ئەم بابەتانەوە بگەڕێتەوە تحية لكم بەڵێ سەڵاو لە ئێوە و ڕەمەزانتان پیرۆز بێت ڕەمەزانی بینەرانی کوردستان 24 پیرۆز بێت ڕاستیەکەی ئەم سەردانەی بەڕێز محەممەد شیع سوودانی زۆر دواخرا ئەمە جاری یەکەم نییە پێشتر سەردانێک هەبوو ئەو سەردانەی کە بۆ کۆنگرەکەی نەتەوەی گرتوەکان بوو لە نیویۆرک بەڵام ئەمە سەردانی کتێبەت نەبوو بۆ ئەمریکا ئەمڕۆ کە تۆ دەستە ئەمریکاوەتە دەبێتە واشنگتۆن چکە واشنگتن ناوەندی بڕیاردانە کۆشکی سپی و کۆنگرس و وەزارەتی بەرگەری ئەمریکا و تەواوی دامەزراوەکانی بڕیار لە وێن من ئەوەتان لێ ناشارمەوە کە سەردانەکە دۆسی زۆر لە خۆی دەگرێت بابەتی زۆری تێدایە بابەتی یەکەم و لە هەمووی گرنگتر بریتە لە چالاکردنی ڕێککەوتنی چوارچێوەی هەماهنگگیوەتە ئەو ڕێککەوتنەی چوارچێوەی استراتیژیکە لە نێوان بەغدا و ئەمریکا هەیە بۆ ئەوەی لەمەوجا پەیوەندەکە بێتە پەیوەندیەکی درێژخایەن لە نێوان هەردوولادەواتە پەیوەندێکی سەربازی ئابووری کشتتوکاڵی پیشەسازی بە تایبەتی لەوەی کە پێوەستە بە بابەتی کارەبە و چەندین بابەتی دیکە لە خۆی دەگرێت ئەمانە گرنگترین ئەو بابەتانن کە باز دەکرن بە تایبەتی ئەگەر تۆزێک بابەتی سوارچەوەی استراتیژی جێبێڵن و دوور بکەینەوە دەگەین بابەتی دۆلار کە بابەتێکی زۆر گرنگە چونکە بانکی فدراڵی دەیەوێت ئەم بابەتە تاو بکات چونکە عێراق وڵاتێکە پێداویستەکانی هاوردە دەکات تەواوی ئەو پێداویستیان لە سەبەتەی خۆراکدا هەن لە ڕێگەی دۆلارەوە دێت گرنگترین بابەت من دەڵێم بابەتی هەرێمی کوردستانە ئەمە بابەتێکی زۆر لە باشە بەشی هەرە زۆری گفتوگۆکان دەبێت ئەمە شتێکی چاوەڕوان کراوە بیرمان نەچێت چونکە پێشتر سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی بار لە سوودانی چۆتە ئەمریکا و هەرێمی کوردستان لەو کاتە لەژێر فشار بوو لەژێر هێرشی چەند لایەنێکی نەناسرا و ئێران و وڵاتانی دیکە بوو ئەمە جگەلەوەی کێشە داراییەکان کێشەی موچە کێشەی ئاوارەکان بۆیە باش ڕەنگە ئەم دۆسیانە بە هەمان گرنگی ڕێککەوتنی استراتیژی بن زۆر باشە بەڕێز بەیاتی ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا بۆ خۆت دەزانی پێشتر مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بوو لەسەر ئاستی باڵاش پێشوازی لێکرا هەموو باسییان لە کوردستانێکی بەهێز دەکردەوە پێت وایە ئەم جارەکە سوودانی دەچێتە ئەوێ دەبێت ئەو کێشانە ئیتر یەکجاری لە نێوان هەرێم و بەغدا بە پێی دەستور کۆتاییان پێبێت ئەگەر کۆتاییان پێنەهات چیمان پێ دەڵێ بۆ داهاتووی عێراق يعني أنا أقول لك شيئا من دەمەوێت شتێک پێ بڵێم کاتێک سەرۆکوەزیرانی عێراق دەچێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چاوی بە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەکەوێت بە دنیاییەوە چارەسەری پێشکەش دەکات چارەسەری دەخاتە بەردەم چونکە ئەمڕۆ کاتێک بایدن لەگەڵ
سودانی کۆ دەبێتەوە گەر ئێمە بابەتی چوارچێوەی استراتیژی جێبهێڵین واپەیمانی چۆن دەچێتە دەرەوە و ئەمریکا و عێراق پەیوەندیان چۆن دەبێت ئەگەر ئەم بابەتانە جێبهێڵین بە دڵنیاییەوە بایدن باس لەوە دەکات کە لە سەردانەکەی بەڕێز مسرور بارزانی چی گوزەرەوە و پێی دەڵێت بەڕێز سوودانی هەرێمی کوردستان کێشەی هەیە هەرێمی کوردستان لە ئێستادا ناتوانێت نەوت هەناردە بکات ناتوانێت کە ژیانی ئابووری خەڵکی خۆی بەڕێوە ببات بەو شێوازی هەیە بە دڵنیاییەوە دەبێت سوودانی چارەسەر پێشکەش بکات وە قسەی خۆی هەبێت لەوە بە دڵنیاییەوە دەبێت ئەم چارەسەرانی پێبێت دەبێت چارەسەرێکیش بێت پێویستە ئەمریکا ڕازی بکات کە من دەزانم بەڕێز سوودانی پەیوەندی زۆر باشی لەگەڵ هەرێمی کوردستانی هەیە بەڵام هەمولایەک دەزانێت کە کێشە هەیە بڕیارەکانی دادگای باڵای فێدراڵی و ئەم بڕیارانە بەڕاستی ڕەنگە هەرێمی کوردستان لاری لەو بڕیارانە هەبێت بۆی ئەم بابەتانە دەکرێت چارەسەر بکرێن هەر هەمووی من پێ دەڵێم ئەمڕۆ کاتێک سەرۆکوەزیرانی عێراق دەچێتە ئەمریکا ڕاستە چەند شتێک لە ئەمریکا داوا دەکات قسەی دەبێت و ئەمریکاش بە هەماشەوە چەند شتێکی لێ داوا دەکات لە بەڕێز سوودانی بە دیاریکراوی یەکێکش لەو شتانێک کە ئەمریکا داوای دەکات سروشتی پەیوەندی بەغدای لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە بابەتێکی دڵنیایە و من ئەوەش دەڵێم ڕەنگە ئەم سەردانە بە زۆرێک لە زۆرەکان ئاڵۆزەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کەم بکاتەوە تەنانەت لەسەر ئاستی نەتەوەکانیش هیچ کێشەیەک نییە ئەوەی هەیە کێشەیەکی سیاسیە ئێمە ئەمڕۆ ماوەیەکی دیکە دەبینین کە جەژن دێتە پێشمان خەڵک دێن هەرێمی کوردستان کاتە کێشەکە کێشەیەک نییە لە نێوان نەتەوەکاندا بێت بەڵکو کێشەیەکی سیاسیە زۆر باشە بەڕێز بەیاتی با زۆر بەڕاشکاوانە لەمەدا بپرسین و با بەڕاشکاوانش قسە بکەین بۆ خۆ دەزانی سوودانی کەوتۆتە بینی دوو بەرداشەوە یا ڕوونتر پێت بڵێم وەکو ساندویچی لێ هاتووە لەلایەک ئێران لەلایەک ئەمریکا عێراق هیچ جۆرە سەروەریەکی نییە بە تەواوی لە ژێر هەژمون و کۆنتترۆلی ئێراندایە پێ دوایە سوودانی کە دەچێتە ئەمریکا پێ دوایە ئیتر لەوێوە سنوورێک بۆ هەژمونی ئێران دابنرێت یاخود نەخێر ئەو هەژمونە زیاتر دەبێ و سوودانیش بەدەست بەتاڵی دەگەڕێتەوە من پێم وایە بە گوێرەی سیاسەتی ئێستا و دیمەنی ئێستای سیاسی عێراق پێم وایە کە کاریگەری ئێران خەریکە کەم دەبێتەوە هەژمونەکەی وردە کەم دەبێتەوە بە تایبەتی دوای هێرشەکەی سەرماڵی شەید پێشڕە و چونکە عێراق زەختی لەوە کردوتەوە کە ئەو شوێنەی ئێران هێرشی کردوتە سەر هیچ پەیوەندی بە سیخۆڕی ئیسرائیلیەوە نەبووە و تەنانەت سەردانەکەی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیش باماشەوە تەنانەت سەردانی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئێرانیش بۆ داوای لێبوردن بووە و زۆرێک لە شەرمەزاری لە ئێرانەوە هەبووە لە بەرامبەر ئەو ڕووداوە ئێستا هەموو عێراق بە هەرێمی کوردستانەوە بە هەموو پێکاتەکانەوە ئێستا بەڕاستی وەکو ئێوە ئاماژتان پێکرد وەکو ساندویچێکی لێ هاتووە لە نێوان ئێران و تەنانەت تورکیا تەنانەت ئەمریکا ئەو وڵاتانە بۆیە کاتێک ئێران هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستانەوە تورکیا هێرش دەکاتە سەر ناوچەکانی دیکە بە هەمان شێوە ئەمریکا هیچ قسەیەکی نییە کاردانەوەیەکی ئەوتۆ نییە لە بەرامبەر ئەو ڕووداوانە بۆیە تەواوی عێراق بازی ئەمە دەدات بازی خراپی پەیوەندی لەگەڵ ئێران لەلایەک و ئەمریکا لەلایەکی دیکە دەدات ئەوان لەسەر خاکی ئێمە شەڕ دەکەن بە خاکی هەرێمی کوردستانیشەوە شەڕی یەکتێری دەکەین و ئێمە بازەکەی دەدەین بۆیە من وای دەبینم کە ئەمریکا بیر لە کشانەوە ناکاتەوە بە هیچ شێوەیە پێیان وایە ئەگەر بکشێتەوە ئێران بە تەواوی کۆنتترۆلی عێراق دەکات من ئەوەندەش دەڵێم کە بە زۆرێک لە زۆرەکان لە ماوەی دواییدا هەژمونی ئێران دەسەڵاتی ئێران لەسەر سیاسەتی عێراق بە شێوەیەکی گشتی کەم بۆتەوە هەست بەو کەمکردنەوەی دەکرێت من ئاریس نەبێت هەستی پێ دەکەم ئێستا ناوەندێکی بڕیاردانی 100% بەسەر حکوومەتی عێراقەوە نییە و عێراق خەریکە بڕیاری خۆی دەدات و هاوشەوەی هەرێمی کوردستان هەردوو لە لێک تێگەیشتن دەبێت کێشەکان نێوان هەرێم و بەغداد چارەسەر دەکرێن بە دانوستان بە گفتوگۆ ئەم بابەتانە دەکرێت پێیان بگەین چارەسەر بەڵام کاتێک دەستی دەرەکی دێتە ناو بابەتەکان کێشەکان ئاڵۆز دەبن زۆر باشە بەڕێز بەیاتی بۆ خۆت باش دەزانی میلیشیا شیعیە چەکدارەکان بە هیچ جۆرێک
لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقیدا نین ئەوان تاکو ئێستاش تا ماوەیە لەمە و پێشیش هێرشی درۆنیان دەکردە سەر هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان پێت وایە سوودانی لەم سەردانەیدا بتوانێت کە سنوورێک بۆ دەستێوەردانی میلیشیا شیعیەکان لە کاروباری حکوومەتدا دا بنێت و چیتر نەهێڵێ عێراق بەرەو داڕما بڕوات بەڕێزبایەتی يعني هو الآن تعلم جيدا کێشەکە وەکو هەموو لایەک باش دەزان ماوەی نزیکەی 2 مانگە دوای ئەو هێرشێک کرا سەعەدی لە بەغدا کاتێک ئەمریکا هێرشیان کردە سەر یەکێک لە سەرکردەکانی کەتایب حەزبوڵای عێراقی زۆرێک لە ئاگربەستۆیدا و ئاگربەستە بە شێوازێک لە شێوازەکان ڕانەگەیاندراوە لە نێوان گروپە چەکدارەکان و ئەمریکا تا ئێستاش ئاگربەستەکە بەردەوامە بە دڵنیاییەوە ئەمریکا بە سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت و ئەوەی پێڕا دەگەیەنێت دەیانەوێت سەربازەکانی خۆیان بپارێزێت ئەوان کە پێیان دەوترێت مقاومە بەرەی مقاومە نایەنەوێت ئەم گروپە چەکدارانە هێرش بکەنە سەر هێزەکانی ئەمریکا یاخود هەرێمی کوردستان بۆیە ئاگربەستێک هەیە پرسیارەکە لێرەدا ئەوەیە پرسیارە مەترسیدارەکە ئەوەیە تاکەی ئەم ئاگربەستە بەردەوام دەبێت تاکەی ئاگربەستەکە بەم شێوازە دەبێت 2-3 ڕۆژ بەر لە ئێستا بەرەی مقاومە هێرشی کردوتە سەر فڕۆکەخانەی تەلەڤیڤ و هێرشی کردوتە سەر وێزگەیەکی بەرەمێنانی کارەبا لە ئیسرائیل بەڵام هێرشی نەکردوتە سەر عێراق و سووریا کێشەکە ئەوەیە ئەگەر تۆ هێرش بکەیتە سەر ناوچەکانی بوونی هێزەکانی ئەمریکا وەڵام دەبێت وەڵامەکەش ئاشکرایە لە عێراق دەبێت یان لە عین ئەسەد دەبێت یان لە هەولێر دەبێت وەخود لە بنکەی سەربازی هەریر ئەمە شتێکە ڕوون و ئاشکرایە ئامانزەکانی گروپە چەکدارەکان لەو شوێنانەیە بەڵام ئێستا ئاگربەستەکە بەردەوامە ئێوەخوازین بەردەوامی بژبێت بۆ ئەوەی بگەین بە شتێک هەر بۆ بۆنەویە محەممەد شیع سوودانی لە ڕێککەوتون یاخود لە گفتوگۆ لەگەڵ چوارچێوەی هەمانگی پێی گوتون دەبێ بوەستن پێویستە دەست لەو کاڵە هەڵگرن چونکە ئێوە بەشێکن لە حکوومەت پێی گوتون و بە زمانێکی توندی شەوە قسەی کردو پێویستە هێرشەکان بوەستێت قسەکەی زۆر ڕوون و ئاشکرا بووە سەبارەت بەم بابەتە بۆیە کاتێک ئەوان هەستیان بە ڕژدی و جددیەتی محەممەد شیع سوودانی کە لەسەر ئەم بابەتە ئاگربەستەکەیان کرد و هێرشەکانیان وەستادا هەمان شێوە ئەمریکاش هێرشەکانی خۆی وەستاند و هاوکار بوو بەڵام ئەوەی وەکو گوتم پرسیارەکە ئەوەیە تاکەی ئەم ئاگربەستە بەردەوام دەبێت لە چوارچێوەی ئەو گۆڕانکاری نێودەوڵەتیانە ئێستا ناوچەکەدا زۆر باشە زۆر بەڕێز سەرمەند بەیاتی شارەزای ئەمنی ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.